بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئایندەی ئەودا بەشبوونەی کە لە هەمبەر ڕاپرسیدا لە هەڵوێستی هێزە کوردیەکاندا هەیە و پرسیار دەکەین. ئەوانەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دژایەتی بەڕێوەچوونی ئەو ڕیفراندۆمە دەکەن کە بڕیار وایە لە مانگی ئەیلولی داهاتوودا لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت، لە بەرژەوەندی چی ئەم کارە دەکەن؟ ئایا بەڕاست بۆ تۆڵەکردنەوە لەو دەسەڵاتە کوردی ئێستا کە وەک دەگوترێت دوژمن بە خواستەڕەوەکانی هاوڵاتیەکانیەتی باشترین کارێک دەنگدان نییە بە نەخێر وەکو هاوڵاتیەک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیویەتی لە ڕۆژی دەنگدان لە مانگی ئەیلولی داهاتوو بۆ ڕیفراندۆم؟ بۆچی ئەوانەی دژایەتی ئەنجامدرانی ڕیفراندۆم دەکەن زۆرتر تەرکیز دەخەنە سەر ئەو لایەنانەی کە ئاڵۆزی پرۆسەکە نیشان دەدەن؟ ئایا ئەمە بۆ شاردنەوەی هەڵوێستی ڕاستەقینەیان نییە کە بریتیە لەوەی کە ئەم هێزانە هەر لە بنەڕەتدا باوەڕیان بە پرسی ڕیفراندۆم نییە؟ ئایا بەڕاست ئەوانەی هاوسۆز نین لەگەڵ پرسی ڕیفراندۆمی هەرێم؟ ئەوانە نین کە لە پارتی دیموکرات تووڕەن و دەیانەوێت سنوورێک بۆ هەژمونگەرایی پارتی دابنێن؟ پرسی ڕیفراندۆم بەو جۆرەی کە ئێستا هەڵوێستەکانی دابەش کردووە ئایندەی هەرێم بەرەو نادیار و نەخوازراوێکی تر نابات. لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا عومەر وەلی چاودێری سیاسی و هەروەها مامۆستا بەرهەم مستەفا هەڵسوڕاوی مەدەنی هەڵبەت لە ئەستۆدی هەولێری پایتەختیش کاگە ئاسۆحاجی ڕۆژنامەنووس لەگەڵمان دەبێت. بە خێراتنتان دەکەم، زۆر سوپاسان دەکەم. مامۆستا بەرهەم، لە پرسیارێکی سادە و لە هەمان کاتیشدا ئاواز دەست پێ بکەین لە بەرژەوەندی چێ دژایەتی ئەو ڕیفراندۆمە دەکەن کە قرار وایە لە مانگی ئەیلولی داهاتوو لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت؟ بەڵێ، سوپاس بۆ بەرنامەکەی جەنابێ بە خێراتنی هەردوو میوانی بەڕێزەکەم. هیوادارم بتوانین تیشکێ بخەینە سەرم بابەتەکە سوود و قازانجی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەبێ و تێگەشتێکی نوێ بێنێتە ئاراوە. لە ڕاستیدا یانتانوشی ڕازیکەن بەڕاست؟ بەڵێ، یانی لە ڕاستیدا خۆی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانم بڵێم ئەم دووبەرەیەی لە ناو خەڵکدا دروست کردەوە نوعێک لە وێنەیە پیشانەیە کە ئەم پێی وایە خۆی لە بەرەیەکە بەرەی نیشتیمان پەروەریەوە ئەوەی کە دەڵێن نەخێر هۆکارەکەی ئەوەیە کە نانیشتیمان پەروەرە یاخۆی لەگەڵ سربەخۆییدا نییە. بەس هەست ناکەی ئەمە وەجاهەت و ئەمە پاساوی خۆی هەیە. پارتی ئەمڕۆ نوێنەرایەتی پرسێک دەکات کە پرسێکی نەتەوەییە، ئەوەی هاوسۆز و هاوڕا و هاوهەڵوێزە لەگەڵ ئەم پرسە فعلەن لە بەرەیەکدا کە بێت بەرەی نیشتیمان ئۆتۆماتیکیش پێچەوانەکەی بەرەیەکە کە بەرەیەکی نانیشتیمانیە. بەڵێ، ئەجا خۆی لە ئەلێرەوە بابەتەکە دەست پێ دەکات. یعنی لە ڕاستیدا خۆی پرسەکە پرسێکی نیشتیمانیە. ئەگەر لە چوارچەوەی یاسا بێت، ئەگەر لە کۆدەنجی نیشتیمانی لەسەر دروستکرابێ، بەڵام ئەمەی ئێمە دەبینین پرسێکی نیشتیمانی نییە. ئەمە کارتێکی حیزبیە بۆ مناوەریەکی سیاسی بۆ شاردنەوەی کۆمەڵی کێشە بەکارێکە دواتر ڕەنگە زیاتر قسە لەسەرەوە بابەتە بکەین. بەڵام ئەوەی لێرەدا ئەمانەوە قسەی لەسەر بکەین ئەوەیە کاتێک تۆ بەرەو کۆتایی شەڕی داعش ئەڕۆی ئەو خەڵکەی کە چەند ساڵە بە تۆ دەڵێ نایاساییت، ئێستا پرسیارەکەی یەتەکایەوە چیە ئەوەی کە بڕیار داد کە ئەڵێ ڕیفراندۆم با بکەین؟ بێگومان کەسێکە کە خۆی شەرعێتی نییە و بەرزانیە. یعنی ئەمە بابەتێکە کە لە هەموو خەڵکی کوردستان واضحە. خەڵکێک کە بڕوای بە داخستنی دەرگای پەرلەمان هەبێت، پێشلکردنی یاسا هەبێت، و خەڵکێک لە ماوەی حکومڕانی 26 ساڵی حکومڕانی دەسەڵاتی سیاسی کوردیا هێزێکی سیاسی دیاریکراو کە نەتوانێت ژیان دابینکا بۆ خەڵکەکەەوە کۆمەڵی کێشەی بەدوای خۆی دایەنابێ و هەتا ئەم ساتە وەختێکی ئێمە قسەی تا دەکەین دوو ئیدارەی هەبێ و تا ئەو ساتە وەختی قسەی تا دەکەین دوێنێ بینیمان و وەکو ڕۆشنبیرێک نووسەرێکی وەکو مامۆستا مەسعود عەبدولخالق کە پێی وتراوە ئاودێوی دێگەڵە دەکەینەوە بە ئێرە ڕازنی باشە. هێزێکی سیاسی تا ئێستا دێگەڵە بە سنووری خۆی بزانێ، ئێمە چاوەڕێی چی لێ بکەین؟ ئەنی چاوەڕێی ئەوەی لێ ئەکرێت کە پرسێکی نیشتیمانی وا گەورە بگرێتە ئەستۆ بۆیە خەڵک باش لە حقیقەتەکە گەیشتووە و ئەو دیوەی تری خوێنێتەوانێت کە ئەو دیوەی ئاشکرا لای خەڵکی کوردستان ئەوەیە کە ئەم هێزە سیاسیە نەیتوانیەوە لە ڕابردوودا خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و ئێساش لە ڕێ ئەم ڕیفراندۆمەوە بۆ شاردنەوەی کۆمەڵی حقیقەتە کە هەموو بینین برسیکردنی خەڵک ئەوەی کە پێی دەوترێ بواری ئابووری شکستی هێناوە لە بواری ئابووریدا. من هەمیشە ئەوم وتووە هەر پرسیەک هەر جوڵەیەکی سیاسی کە هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی بۆ نێمەترسی بۆ سەر خەڵکی کوردستانەیە. یعنی نزیکترین نمونە ئەوەی کە پێی وترێ ئابووری سەربەخۆیی. چیەمان لە ئابووری سەربەخۆی کوردستانی استفادە ماکرد بێجگە لەوەی بنەماڵەیەک چەند خەڵکێکی دیاریکرا و خاوەنی چێڵگەی دیاریکرا و خەڵکێکیش برسی کرا لە بەرامبەری و ئەوەی کە پێی دەوترا هەمومان بەشمان دەبێ نازام لە کۆمپانیای کەپکۆیە چێوەی کە دیعایی بۆ کردن انتخابە کۆ ئەمانەکە کە بەشمان نایە موچەکەی خۆمان ئەبێ ژیانمان ئەبێ ئەو خەڵکە ژیانی جا من ئەمەوێت تیشک بخەمە سەر سێ بابەت دەگەر ڕێگەم پێبەی زۆر بە خێرایی ئەویش ئەوەیە بەدەر لەم هەموو تێکچوونی نێوماڵی ناوخۆی کورد و لەگەڵ ئەوشتا هێزە سیاسیەکان
ئەوەی پێ دەوتێت ڕیفراندۆم پرسێکی گرنگە و پرسێکی نیشتیمانیە و من پێم وایە هەموو خەڵک دەبواە ئێستا لەسەر شەقامەکان بواە بەڵام پارتی بیکات دژمناتی نه ئاخر پارتی سێ ڕەهەندی فەرامۆش کردووە یەکەم ڕەهەندی جوگرافیە کە من لە دوان وسینما بەڕاستی ئاماژەم پێەیە ڕەهەندی جوگرافی ئەوەیە کە تۆ دەوڵەت لەسەر چ زەویە دروستەکەی و ئەو زەوی دەوڵەتەکەی لەسەر دروستەکەی هێشتا کێشەی یاسایی هەیە و ڕەهەندی جوگرافی پێگەێنێ بابەتێکە پێوترێ دانیشتوانی فەرامۆش کردو بۆ نمونە کەمینەکانی ترکە لەسەر کوردستان دەژین ئەگەر تۆ نەوتوانی ئەگەر ڕازیان نەکەی وایان لێ بکەیت دژایەتی و نەکەن ئەمەش بابەتێکە کە ئیشی بۆ نەکراوە بەڵام ئەوی ئیشی بۆ دەکات تەنیا لەو خولانەوەی لەو بازنیا کە بوترێ من ڕێبەراتی ڕیفراندۆمەکەم کە ڕیفراندۆمی کە هەمومان ئەزانین کە شتێکی زۆر هەزەلیە لە ڕاستیدا بابەتێکی تریان ڕەهەندی یاساییە کاکە ڕەهەندی یاسایی زۆر گرنگە یعنی لەبەر چاو نەگیرا بەدەر لەوەی کە وەکو پەرلەمانەوە بەسم ئەوە نییە ڕەهەندە یاساییەکەی کە تۆ کێشەیەکی یاساییت هەیە لە ڕووی سنوورەوە لەگەڵ عێراقا و لەگەڵ دانپێدانی نێودەوڵەتیدا کە تۆ نزیکەی 1055 کیلۆمەتر هەیە نەوتوانیوە لە ماوەی ئەنجومەنی نەران کە لە بەغدا بوویت نەوتوانی ئەم پرسەیەک لا بکەیتەوە کە پێی دەوترێ مادەی 140 ئەگەر لە کۆنتڕۆڵ ئاگادارن کەنەوە هەولێر زۆر چاکە کاگ ئاسۆ بەڕاست دابەشکردنی کۆمەڵگەی کوردی بەسەر دوو بەرەدا بەرێشی نیشتیمان پەروەرە بەرمەبنای ئەوەی کە پشتیوانی لە ڕیفراندۆم دەکا و بەرێشیش تێبینی ملاحەزەی هەیە لەسەر ڕیفراندۆم بۆی کە نانیشتیمان پەروەرە ئەمە شتێکی زۆر نالۆژیکی و هەروەها ئیرهابی سیاسی نییە بۆچی ئەمە وەکو اختلاف لە وجه نەزەر یعنی ئێمە وەری نەگرین بەشبوونە نییە و ئەو دابەشبوونە بەخۆی لە ئارادانە ئەوەی هەیە چەند دەنگێکی ناڕازیە لە بەرامبەر ئەنجامدانی ڕیفراندۆم و پرسی سەر بەخۆی ئەوانەش ڕەنگە کۆمەڵێک ڕوانگە و دیدگای حیزبی لە پشتەوە بێتن زیاتر ینی حیزبەکان هۆکاری هاندانی خەڵکێکن ئەوەی بەسە ئەو کاکبەرم باسی لێوە کرد کە ئەوە لە چوارچێوەی یاسادانیە ئەنجامدانی ڕیفراندۆم و بڕیاردان لە چارە نووسیگەری کوردستان بێگومان ینی بە هەڵە تێگەیشتنێکی زۆر زەقە ینی کەسێک قسەی لەو شێوەیە بکات چونکە بە هەموو یاسا نێودەوڵەتیەکان هەموو جارنامە نێودەوڵەتیەکان ئەو مافە بە هەموو میلەتێک درراوە ئەی خۆ ئەوە بەس گەلی هەرێمی کوردستان نییە داوای ڕیفراندۆم دەکات نە یەکەم گەلە و نەدواش دەبێتن ئەنی ئەوەی هەیە مافێکی سروشتیە گەلی هەرێمی کوردستان دەیوێ ممارەسەی بکە و بڕیار لەسەر چارە نووسی خۆی بدا ئەمن کۆکم لەگەڵ کاک بەرهەم کە پێویستە هاودەنجی نیشتیمانی هەبی کە بەداخەوە تا ئێستا و هاودەنجی ئەو کۆدەنجیە دروست نەبووە بەڵام هەوڵی جددی هەیە هەوڵەکەش بە تەنیا ئیلایەنێک نییە ئی هەموو لایەنەکانە ڕەنگە ئەو هەوڵانە لە ئاستێکی باڵای حیزبەکان ئێستا بەڕێوە بچن و بە شێوەیەک لە شێوەکان لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوەش دروست بوو بێ بەڵام لەبەر هەستیاری پرسەکە ڕەنگە بۆ کادیران یان ئەوانەی بازنەی دووەم و سێم و ئەوانە شۆڕ نەبوو بیتەوە بەرەم باسی لەوەی دەکاتن کە کەمینەکانی کوردستان لەگەڵ ڕیفراندۆم دانینا بێگومان بە گوێرەی یاسای پەرلەمانی کوردستان شتێک نییە لە کوردستان پێی بگوترێ کەمینە ئەوانە پێکهاتەی گەلی کوردستانن تورکمانە ئاشوریە کلدانە ئەرمەنە کووردە و هەموو پێکهاتەکانیش یان تورکمان و کلدان و ئاشوریەکان دەبینین لە کورد گەرمتر و پەرۆشترن بۆ سربەخۆی هەرێمی کوردستان پاشان هیچ گرفتی جوگرافی لە ئارادا نەمایە ئێستا مادەی 140 ئەوە حکوومەتی عێراقە کە ڕێگری لێکردیە نەیهێشتیە جێبەجێ بکرێ و پارتی دیموکراتی کوردستانیش وەکو هەموو حیزبەکانی دیکە کە ئەندامیان هەیە لە پەرلەمانی عێراقی ئەویش هەوڵیدایە ینی بە پێکەوە هەوڵیاندایە کاریان کردیە بەڵام بێگومان بەغدا و خواستی بەغدا بۆ جێبەجێ نەکردنی ئەو بڕیارە یاساییە بۆ گەڕانەوەی ئەو مافەی گەلی کوردستان لە کاری ئەو نوێنەرانەی گەلی کوردستان لە بەغدا بەهێزتر بووە بۆیە نەتواندراوە جێبەجێ بکرێ بەڵام ئێستا
بە خوێنی هێزی پێشمەرگە بە خۆراگری هێزی پێشمەرگە ئەو بڕیارە جێبەجێکرای شتێک نەماوە بە ناوی بڕیاری 140 و ناوچەی جێناکۆک ئێستا بەڕاستی پێویستە ئەمە بڵێن ئەو ناوچانەی پێی دەگوترا جێناکۆ چاوەڕێ بکەین تاوەکو مانجی ئەیلول و ئەو ڕۆژەی کە دیاری کراوە لە مانجی ئەیلولدا بۆ ڕاپرسی هەرەوەندەمان ماوە ئەگەر ئەم بەڕێزانە لێ بگەڕێن بەڕێی من گرفتی گەورەمان کێشە ناوخۆیەکان ئەو گرژیە ناوخۆیانەی کە لە ناوماڵی کوردستانیەوە هەیە و بەڕاستی حەقوایە بەگەشتبینیەوە تەماشای ئەوانش بکەین باسە من نازانم جیاوازیەکی ئەوەندە گەورە لە بینی تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان نابینم بۆ پرسی سەربەخۆیی و ئەنجامدانی ڕیفراندۆم لەسەر مەبدەئەکان هەمویان کۆکن هەموو حیزبە کوردستانیەکان باوەڕیان بەوە هەیە کە ڕیفراندۆم مافێکی سروشتی و سەرەتایی گەلی کوردستانە سەربەخۆیی ئەو ئامانجەیە کە 100 ساڵە میلەتەکەی ئێمە قوربانی لە پێناو دەدا ئەوەی مایە بەڕاستی ینی لێک ناتێگەیشتنی حیزبیانەمایە کە ئەوانە شتی گچکەنە بە بەراورد لەگەڵ پرسی سەربەخۆیی و هەوڵ هەیە و هەموو ئەو ئینسانانەی کە خۆشبەختانە مەسە بزوتنەوەی گۆڕان هەمویان وەکو کاک بەرهەم بیر ناکەنەوە بێگومان خەڵک هەیە ئاگای لە ئەو شتانەیە کە لە پشپەردەکان ڕوو دەدا ئاگای لە هەڵوێستە نێودەوڵەتیە دروستەکان هەیە کە لەسەر پرسی سەربەخۆی هەرێمی کوردستان لە ئارادانە بێگومان من گەشت بینم و لە ماوەیەکی نزیکیش داوانە چارەسەر دەبن نێودەوڵەتی ناوی دەبێت تا ئێستا ئێمە لەسەر ئاستە ڕسمیەکەی هیچیان بە متحەمیز نابینین بۆ پرسی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بێگومان حەماست پێویستە لەمەوە هەبی بێگومان ئەوە حەماست پێویستە لە لای مەوە هەبی ئەمن چەند ڕۆژێک پێش ئێستا گوتارێکم نووسی نمونەکەم باس کرد چەند ساڵێک پێش ئێستا لە یەک لە وڵاتەکان لە دەمخویند کچەکی تورک لەگەرمەدا بوو مامۆستایەکە لی پرسیم گوتی خەڵکی چێ گوتم کوردستان کچە تورکەکە بەڕاستی تووشی هێستریا بوو هەرشێت بوو ینی گوتیە من کە هەستە دەتوانی وڵاتەکەی خۆتم لەسەر خەریتە نیشان بدەی کە شتێک لەسەر خەریتە بوونی نییە لۆت نییە ناوی بێنی و نایانی بەو گرژی و بەو ئەوانەیە بجاوی داوە ینی ئێستاش باوەڕم بەوە هەیە و کاچی باوەڕم بەوە هەبوو کە پێویستە گەلی کورد گەلی کوردستانی بە هەموو پێکاتیەکانیەوە یەکەم جار وڵاتی خۆی لە مێشتی خۆی لە دڵی خۆی دروست بکە پاشان بچیتە سەر نەخشە و لەو باوەڕەشم هەموو خەڵکی کوردستان ئەو باوەڕەیە هەیە ئێستا کاک بەرهەم کە بەو تووڕەیە و گرژیە دەڵێ سوزانم دژی ڕیفراندۆمەوە بەڵام لە ناخی خۆیدا بێگومان خۆزگە بە سەربەخۆیی دەخوازیتە ئەو لەوە تێدەگاتن کە هەڵگری پاسەپۆرت و ناونیشانی وڵاتی خۆت نەبی زۆر معاناتەکی گەورەیە زۆر باشە مامۆستا عومەر هەز ناکەی لە هەرێمی کوردستان کێشەی حیزبەکان لە هەمبەر ڕاپرسی پەیوەندی بە جوگرافیاوە نیە لە ئەسڵدا پەیوەندی بە ئاساشەوە نیە پەیوەندی نییە بە داکۆچیکردن لە مافی کەمینەکانیش و هەروەها هەڵوێستی وڵاتانی ئیقلیمیش و دەرەوەیش ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە کێشە ناوەخۆیەکانی خۆمان لە بەرامبەر ئەو پرسە خۆی بەڵێ ئەگەر سیر بکەین ینی ئەو گفتوگوانی ئێستا لەسەر مەسلەی ڕیفراندۆمە کرێ و ئەو هەڵوێستی کە پارتە سیاسیەکان دەریە بڕن خۆی لە ڕاستیدا ڕنگدانەوەی ئەو کێشە و ملیانێ ڕابردوانەیە کە لەناو هەرێمی کوردستانە خۆیان هەن ینی ئەو کێشانەی کە لە ڕابردووە لە هەرێمی کوردستان ڕووی داوە و ئەو ملیانە سیاسیانەی لە نێوانی پارتە سیاسیەکانە هەیە و ئەو دۆخە سیاسی قەیراناوی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە و پێشتریش کە لە کۆبوونەوەی بەردەوامی حیزبەکان 4 قۆڵی و 5 قۆڵی و نازانم چەند قۆڵی نەگەیشتونە هیچ ئەنجامێک ئێمە ئەبینین ڕاستەوخۆ ئەم کێشە و ململانەیانە ئێستا دێنە ناو مەسلەی ڕیفراندۆمەوە یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە کە ئەم پارتە سیاسیانی ئێستا بێن گفتوگۆ لەسەر ئەوە بکەن ئایا ئەمە کێشەیەکی نیشتیمانیە یان نیشتیمانی نییە یان ئەمە
بۆ ئەوەیە کە ئێمە بین بە دەوڵەتی سەربەخۆیان نەبین بە دەوڵەتی سەربەخۆیان ئەگەر یەکێک لە هەڵوێستەکانیان وەربگرین بڵین تۆ هەڵوێستێکی تۆ هەڵوێستی نیشتیمانیە هەڵوێستی نانیشتیمانیە یعنی ئەمە زۆر گرنگە یعنی ئێمە نابێ بکێشە ناوخۆییەکان لات بکەین و خۆی لە ڕاستیە ئەم هەنگاوە هەنگاوی بەرەو ڕیفراندۆم یعنی ئەوەیە کە تۆ ئەچیتە ئاستێکی فراوانی نێودەوڵەتی و ئەچیە ئاستی نێو سیاسەتی نێودەوڵەتیەوە و ئیتر تۆ ئەبیە وێنەیەک لە بەردەمی یەکێتی ئەوروپا لە بەردەمی ئەمریکا لە بەردەمی وڵاتانی ئیقلیمی و هەریەکان ئیتر تۆ ئەبین و هەنگاوەکانی تۆ هێزە کوردیەکان ئەم وێنە گەورەیەکی ئێستا بەڕێزە دەتەوێت لە میانەی ینی بەڕێوەچوونی ڕێفراندۆم وێنای بکەی بۆ کورد هێزە کوردەکان بە فعلی ئەم وها وێنەکە دەبینن بەڵێ کێشەکە ئالێرەیە کە تۆ هەنگاوێکی استراتیژی وا گەورانی لەسەر ئاستێکی نیشتیمانی لەسەر ئاستێکی نەتەوەی و پەیوەندی بە چارەنووسی ئایندەی نەتەوەکە هەموویەوە هەیە لەبەرەوە لەسەر ئەم ئاستا پێویستی بەوە هەیە کە پارتە سیاسیەکان هەڵوێستی نیشتیمانیان هەبێ و هەڵوێستی یەکگرتوانیان هەبێ و نابێ لەسەر مەسەلەیەکی وەکو ڕیفراندۆم وەکو سەربەخۆی وەکو ئەم هەنگاوانە جیاوازیەک لە نێوانی پارتە سیاسیەکان هەبێ بەڵام یەقسە عەفوە گەریارمەتیم بی بەڵام ئەوەی گرفتی گەورەیە ئەمە چۆنە ئەبێت تۆ ئامادەیەکی ناوخۆیت هەبێ بۆ ئەمە لە نێوان هاوڵاتیەکانە لە نێوان بە هەڵوێستی پارتە سیاسیەکانە و ئەمانە هەموویان هاودەنگ و کۆک بن لەسەر ئەوەی کە ئەم هەنگاوە بنێن و بۆ ئەوەی هەنگاوێکی سەرکەوتوو بێ لە ئایندە هەڵوێستی نیشتیمانی هەز ناکەین لە هەمبەر قەزیەی ڕێفراندۆمدا ئەوەی چی هەڵوێستی نیشتیمانی و چی هەڵوێستی نیشتیمانی نیەت ینی ئیلتیباسێکی گەورە ینی هاتوتە پێش ڕەنگە بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە بەشداریکردن و ینی چزانم حماست هەبوون و سەرخستنی پرۆسەکە هەڵوێستێکی نیشتیمانی بێ بەلای هەندێکەوە کە من وەکو لە سەرەتای یەکێک لە پرسیارەکانیشدا خوێنمەوە هاوڵاتێک لە فەیسبوک نووسیوتی هاوڵاتیشی کورد کە هەڵوێستی نیشتیمانی ئەوەیە کە لە ڕۆژی دەنگدان ئەگەڕێتەوێ ئەم دەسەڵاتە تۆڵەی لێ بکەوێ ئەوەیە کە بەنەخێریانی بەڵێ ینی بەڕای من ینی هەندێک مەسەلە هەیە ئەبێ ئاگال لەوەش بێ ینی کاتێک کە ئەم پێشنیارە ئەکرێت دەربارەی مەسەلەی ڕیفراندۆم و دەربارەی بەشداریکردن لە مەسەلەی ڕیفراندۆم بۆ نمونە ئەگەر دەسەڵات ئەمڕۆ لەسەر مەسەلەی گەندەڵی لەسەر مەسەلەی نادیموکراسی لەسەر مەسەلەی دیکتاتۆری تۆ ڕوبەڕووی ئەبینێ و ئەبیتەوە و هەروەها ئەتەوێ هەڵوێستەکانی بگۆڕی و ئەتەوێت جارێکی تر بیگەڕێنیتەوە بۆ دۆخە یاسایی و قانونی دیموکراسیەکانی خۆی بەڵام ئەبێ زۆر وریا ئەوەش بی لەم مەسەلەیە تۆ نەچیتە بەرەیەکی نانیشتیمانیەوە تۆ نەچیتە ئاستی ئەوەی کە هاندانی هاوڵاتیان بەڕێزت چی بەرەی نانیشتیمانی ئێستادا ینی مەبەست لەمە چییە ئەوەیە کە دۆخێکی قەیراناوی هەیە و دۆخێکی بە بنبەستگەیشتووی سیاسی هەیە چۆن ئەم دۆخە تێپەڕێنی و چۆن چیتە قۆناغێکی ترەوە ئەوەی ئەم دۆخە وەکو خۆی دەهێڵێتەوە کە ئێستا هەیە بڕێبەراتی بەرەیشی نیشتیمانی ناکە نا یعنی ئەزانین چی ئەوانەی کە گومانیان هەیە لە سەرخستنی ڕیفراندۆمەکە لەوان لە ڕیفراندۆم گەڕێ ئەم دۆخی ئێستا بە سلبیە بە ئیجابی لە مانجی ئایلولی داهاتوو ڕێنگدانەوەی دەبێت ئەم دۆخە وەکو ئەوەی کە ئێستا هەیە بێهەڵدرێتەوە ئەوانەی دیهێڵنەوە نوێنەراتی بەرەیشی نیشتیمانی ناکەن ئەگەر سیر بکەی ئەو دۆخەی کە ئێستا هەیە و ئەو دۆخە قەیرانەوە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە کە ئێستا پەرلەمان کارانیە و حکوومەتێکی لاواسەیەوە پەیوەندی پارتە سیاسیەکان بەرەو خراپی ڕۆشتووە و باری گوزەرانی خەڵک لە ناوخۆی هەرێمی کوردستاندا زۆر سلبیە یعنی تۆ بە بارودۆخێکی ئاماوە ناتوانی هەنگاو بنەی بۆ بابەتێکی وەکو ڕیفراندۆم و بابەتێکی وەکو سەربەخۆیی چونکە ئەمانە پێویستی بە پشتیوانی خەڵک هەیە پێویستی بە پشتیوانی پارتە سیاسیەکان هەیە پێویستی بە یەکگرتووی هەڵوێستی نیشتیمانی هەموو لایەنەکان هەیە لەبەر ئەوە ناکرێت لایەنێک خۆی دۆخێک پسەپێنێ بەسەر هەرێمی کوردستاندا کە خۆی چۆن ئەوێ بەرژەوەندی سیاسیەکانی خۆی چۆن ئێوە ئاوا هەنگاوهێن بگرێت لەبەر ئەوە ئەمە پێویستی بە گەڕانەوە بۆ خەڵکەیە ئەگەر ئەڵی ریفراندۆم گەڕانەوەی بۆ وەرگرتنی ڕای خەڵک و وەرگرتنی هەڵوێستیانە لەسەر مەسەلە نیشتیمانیەکان باشە خۆ پێشتریش هەرێمی کوردستان هەڵبژاردننی کردو بۆ پەرلەمان خۆ پەرلەمانیش بە دەنگی هاوڵاتی هەڵبژێراوە باشە خێرێ ئێستا تۆ پەرلەمانێکت ڕاگیر کردووە و پەرلەمانێکت وەستاندووە کاتێک لە کامە بە دەنگی خەڵک دروست بووە بەڵام تۆ ئەچی بۆ شتێکی تریش و دیسانەوە هەر باز لە وەرگرتنی دەنگی خەڵک و ڕای خەڵگەکەی لەبەرەوە پێویستی بەوەی هەیە ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا بڵین زۆرتر باز لە مەسلەی ڕیفراندۆم ئەوێ ڕابەرایەتی ئەمەش هەرچەند خۆی لە خۆیان ئەمە مەسلەیەکی حیزبی نیە و مەسلەیەکی نیشتیمانی و پەیوەندی بە پارتیەوە نییە بەڵام لە هەمان کاتە ئەو بەرپرسیاری یەکەمە لەسەر ئەوەی کە ئەم دۆخە
وەکو خەڵک چۆن ئێوێ وەکو پارتە سیاسیەکان چۆن ئێوێ ئەو وێنەی کە ئێستا تۆ ئەبێ لە ناوخۆیان بۆ دەرەوە دروستیکەی یان ئێستا تۆ گەر سەرنجی هەڵوێستی یەکێتی ئەوروپابەی هەڵوێستی ئەمریکا بکەی بۆ نمونە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم هەڵوێستێکی ئیجابی نییە بۆ هەڵوێستێکی ئیجابی نییە لەبەرەوە ئێستا کە نوێنەری یەکێتی ئەوروپا دێتە ئەم وڵاتەوە ئەم وێنانی تۆ ئەبینێ بە سەرنجی دیموکراسی ئەبینێ بەڕێوەبەراتی حکوومەتی هەرێم ئەبینێ و ئاستی گوزەرانی هاوڵاتی ئەبینێ لەولا واریدات و نەوت و ئەم شتانەی تۆ ئەبینێ لەبەرەوە سەرنجەدا ئەم وێنەی کە تۆ دروست کردووە لە ناوخۆیان ئەوان ئەیانەوێ ئەگەر دەوڵەتێک بۆ نەتەوەی گرتوەکان دروست بوو دەوڵەتێک بێ بێگرفت بێ زۆر باشە بێ مشکیلە بێ لەبەرەوە سەرنجە دەی ئەگەر ئەم دەوڵەتە دروست ببێ بەم قەیرانە ناوخۆیانەی کە هەیەی یەکێکە بێت لە دەوڵەتە شکست خواردوەکان لەبەرەوە یەکێتی ئەوروپاش ئامادە نیە دەوڵەتێکی شکست خوارد و زیادکا بۆ نەتەوەی گرتوەکان زۆر باشە هەتا ئەگەر تێبین و سەرنجیشتان هەبێت لەسەر چۆنێتی و شێوازی ئیدارەدانی ئەو مەلەفەی کە پێی دەوترێن مەلەفی ڕێفراندۆم بەڵام ئەوەندە بەس نییە کە ئەسلی کەیسەکە ئەسلی مەسەلەکە بابەتێکی پیرۆز و مقدەس و نیشتیمانیە و ئەمە ئەوە نایەنێت کە ئێمە چاوداخین لە هەندێک لەو ملاحەزاتانی کە هەمانە مامۆستا بەرهەم بە تایبەتی لەم قۆناغەدا کە قۆناغێکی زۆر هەستیارە بە تایبەتی هێزێک ئەگەر ئیدعای ئەو بکە مەسئولە لە بەرامبەر نەتەوەکەی بەڵێ وڵا قسەیەکی علی شریعەتیم بیرکەوتەوەڵێ نابینا لە نابیناتر ئەو کەسەیە کە دەبینێت بەڵام ڕاستیەکان نابینێ یعنی بابەتێک هەیە ینی زۆر سەیرانی خەریکی ئێمە ڕاستی نییە کە مەلەفی ڕێفراندۆم مەلەفێکی نەتەوەیە کۆمەڵێ ڕاستی خۆی مەوزوعەکە لە چییە ینی ئێمە خەریکە ئاخرینە خانەیەکەوە ئەوەی کە بەنەخێر دەنگەدات نانیشتیمانیە ئەوەی بە بەڵێ دەنگەکانوانە مەگەرمانیە ئەسلی مەوزوعەکە ئەوە نییە نەخێرێک بۆ نەخێرێتە خزمەت ئەوەی کە نەبن بە خاوەنی دەوڵەت نەخێرە بۆ خیانەت نییە نەخێر نەخێرە بۆ نێوماڵی کوردی کە هەر هێزەی سیاسی قوانی خۆی بە ئاراستێکی جیاواز ئەڕوات ئەمە بابەتێکە قسەی لەسەرکرێ بابەتێکی تر پەیوەندی بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە یعنی تۆ لە ساڵی ڕابردوودا لە ڕووی حکومەتداریەوە نەوتوانی بەرمی لە نەوت بۆ هاوڵاتێکە و دابینکەی نەوتوانی ژیانی گوزەرانی فەرمانبەران و هاوڵاتەکانت چاکەی دەوڵەتی چی ڕاگەنی بنەماکانی دەوڵەت ئەبێ بپرسێت لەو کەسانی کە دەوڵەت ڕاگەن بنەماکانی دەوڵەت چین ئەو زەمینە سازیە ئەو ژێرخانە ئابووریە بەهێزەی تۆ کامەیە یعنی من بۆیە پرسیارەکەی من ئەوەیە یعنی شوێنی بڕیاردانی ڕیفراندۆم ئەمە پرسیارێکە من لە مامۆستا عومەریش و لە برابەر ڕەزم لە هەولێرەوەکەم شوێنی بڕیاردانی ڕیفراندۆم پەرلەمانە یا پیرمامە ئەمە پرسیارێکە کە خەڵکی کوردستان زۆر بە دیقەت لێڕوانن بەس ئەم هەموو ئالۆزکردن ئالۆزکردن یەکاکە ئەمە ئالۆزکردنە بۆچی ئەم هەموو ئالۆزکردنە لە ڕاستیدا وەکو دەوترێت بۆ خۆ دزینەوەتانە لەو بەرپرسیارەتەی کە لە بەرامبەر ئەم پرسە هەتانە بەڕێزم دام بۆ دابنێن من دڵنیام کاکە ئێمە لەگەڵ ڕێفراندۆمەکە دانین پێویست بەم ینی بیان و هێنانەوە و پاسە و دروستکردانە ناکە بابەتەکە ئالۆز نییە بابەتەکە مادام ڕیفراندۆمە ئەبێ بابەتێکی لە چوارچەوەی بابەتێکی یاسایی یابێ گەلی کوردستان پەرلەمانی کوردستانی هەڵبژاردووە و نوێنەراتی خەڵکی کوردستانەکە دەبێ ئەم بڕیارە لە پەرلەمانی کوردستان بدرێت کە هێزێکی سیاسی ئێستا خۆی بە هەڵگری ڕیفراندۆمەزانێ پەرلەمانی پەخست زۆر باشە ئەمە باسی پەرلەمان ناکەی مامۆستای بەڕێزم تو باسی پەرلەمان ناکەی ئەو ڕۆژەی کە هێزە سیاسەکان لەگەڵ کاک مەسعود بارزانی کۆبوونەوە جگە لە نوێنەری بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە کورسیەکانیان دەکا بە 30 کورسی وای دامنێ نوێنەراتی لە سەدا 25 ئەم خەڵکی هەرێمە دەکەن باقی هێزەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ کاک مەسعود بارزانی دانیشتن ئەمە بۆ خۆی شەرعیەتدان و بۆ خۆی یعنی چوزانم پرسیارەکەەوەی ئەم گۆڕەپانە نییە کە تۆ دەتەوێت گومان و تشتێکی بۆ دروست ڕێک تاواکەری ئەگەر پەرلەمان نوێنەراتی دەنجی خەڵک بکە ئەم هێزانش دوازر ئەم پەرلەمانیان دروست کردووە نوێنەرەکە پەرلەمانمان بۆ چییە؟ کە ئەو هێزانەی کە ئیدعای سیستەمی پەرلەمانیەکەن ئێستا بوون بە هاوئاوازی پارتی کاکە یعنی من لێرە قەزەی نیشتیمانی کاکە جان بابەتەکەس بە سیاسی کراوە و یاریکی سیاسیە و مناوەرێکی سیاسی ئەیکەن ئەمە بابەتەکە بابەتی پۆست و مانەوەی دەسەڵاتێکە کە ئەم دۆخەی قوڵقاندو ینی قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە تێگەیشتنی ئێمە ینی کەس لە ئێمە نیشتیمان پەروەرتن نیە کاک مەسعود و کاک مەسعود لەم ڕۆژانە بۆ کەناڵێکی فەڕەنسی ڕایگەیاند و دوای ڕێفراندۆم و دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ئەم بەڕێزەکەی کاندید باش ئێوە جەنابتان لە ڕاگەیاندنن چەند جار بارزانی لە کەناڵەکانەوە پرۆژەی چاکسازی و مصالحەی نیشتیمانی ڕاگەیان چییە بوو جێبەجێ نەکرد خۆی یەک خاڵی جێبەجێ کرد لە چ بەیان نامەکانی وتە من واز لە پۆستەکەمێنم کەواتە من پێم وایە ئەم هێزانەی چوون لە پیرمان دانیشتن لە جیاتی پەرلەمان ڕۆڵیان بینی بەردەوامیدانە بۆ ئینقلابی بەسەر پەرلەمانەکرا و شەرعێتدانە بەو سەرۆکە ناشەرعی کە هەیە یعنی کاکە ئەمە بە تەعەسسوبە وەرمەگرن هەر یەک لەم هێزانە بیان دوێنێ ئێستا ئەڵێن سەرۆکی هەرێم ناشەرعیە
بە زۆر خۆی سەپانەوە کورسەکەی چۆن لاکەوە پێشتر پاکێجیان هەبووە ئەم هێزانە هەستاون بە چ سیفەتیانی پرسیارەکە ئەمەیە تۆ وەکو هێزێکی سیاسی کاتێک ئەچی لە پیرمامدا ئەنیشیت و پەرلەمان وەلا ئەنیت و بڕۆ بۆ دانیشتنە هەیە چۆن لە کاتی خۆی بەری کوردستانی بەناوچاری وڵاتی بەڕێوە ئەبەر سیفەتێک لە ڕاستیدا ئەم هێزانە وەکو بزودنەوەی گۆڕان و کۆمەڵ ڕەنگە بەدوای ئەم ئاڵۆزیانەدا نەچوو بن بەڵام بەدوای ئەوەدا چوون کە کاکمەزۆر خۆی کردوونەتەوە بۆ بابەتی نیشتیمانیە مامۆستا یعنی لە تاوانبارکردنی ئەو هێزانەی کە چوون لە ئەو کۆبنەوەیە دانیشتون پێم وایە هەڵوێستێکی ئیجابی نابێ و نەبوو بزودنەوەی گۆڕان و نەبوو لایەنانەش کە ئێستا لە دەرەوەی ڕیفراندۆمن چونکە ئێستا تۆ پێویستت بە کۆدەنگی نیشتیمانی هەیە هەتا یعنی تو ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو دۆخانی کە لە ڕابردووە ڕوویداوە ئێمە هەر کۆمەڵی قسە هەیە هەر بەردەوام بیان کەینەوە لەبەرەوە ئەبێ ئەو دۆخە چۆن هەیە هەر بەردەوام بۆ شێوەیە درێژەی هەبێ لەبەرەوە ئەو ئێستا مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەیەکی نیشتیمانیە و مەسەلەیەکە ئایندەیەکی نەتەوەی هەیە نیشتیمانی بۆ لە پەرلەمان مادام بارودۆخێک هەیە بۆ گفتوگۆ دائیمەن تۆ ئەبێ لەگەڵ گفتوگۆیا بی با من ئەمە تەواوکەم یعنی لەبەر ئەوە لەو ڕوانگەیەوە کە ئەمان ئەیانەوێ باز لە مەسلەیەکی نیشتیمانی بکەن و هەڵوێستی پارتە سیاسەکان وەربگرن و ئەم کێشەیە بەم دووری و تونند و تیژی دژیەک و گوتارە توندانە دژی یەکتر کۆتایی پێ نایە ئەبێ بەردەوام بڕوات هەبێ لەسەر گفتوگۆ شتەکان چارە سەرکەی ئێستا من بەس بەتۆڵم یعنی ئەو ڕۆژەکە یەکگرتووی ئیسلامی بەشدار بۆ لەوێ یعنی باسی لە چی کردووە بەڵێ لەگەڵ ریفراندۆمایە وەکو مەسلەیەکی نیشتیمانی بەڵام لە هەمان کاتە جەختی کردوتەوە لەسەرەوەی ئەم ریفراندۆمە سەر ناکەوێت ئەگەر بێت و پەرلەمان بەکار نەخرێتەوە بەڵام ژینۆی دیاری کردووە سەیریکە یعنی ئەمە زۆر ڕێزیە بە خەڵکی کوردستان تۆ کە 25 ژینەوە دیاری کرد ئیتر یەکگرتووی یەکێتی نیشتیمانی داوە ئەکا پەرلەمان کارا بکرێتەوە باکاتەکە لەوەیە وەستانەوە ئەمانە دوایی گرفت بەم لە حەزب یان لە غیابی پەرلەمانە زۆر باشە با بچمە لای هەولێر کاتی ئەو کاگە ئاسۆ بەڕاست ئەگەر هێزگەلێک هەبێ بەوە تۆمەتبار بێ کە دژایەتی بابەتی ڕاپرسی دەکەن لە هەرێمی کوردستان لە بەرامبەریشدا هێزگەلێک نین بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەگوترێت کە تەلاعوب و گەمە دەکات بم کەیس و بەم بابەتە و بە شێوەیەکی نادروست بۆ کۆمەڵە خەرەزی سیاسی ئیستیغلالی کردووە. نازم من حەز ناکەم بەڕاستی لە وشەی تۆمەتبارکردن نزیک ببمەوە وەکو ئەوە یەکەم زاریش گوتم لە وشەی ئەنی نانیشتیمانکردنی بەرەی دژە سەربەخۆی یان دژە ریفراندۆم ئەمە هەمومان نیشتیمانینە هەمومان کوڕی ئەو نیشتیمانەینە بەوانەی بە نەخێرە جە هەر هۆکارێکی تووڕەبوون و گرژیوانم بەڕای من بۆەوەی باشتر لە شتەکان تێبگەین یەکەم زار پێویستمان بەوەیە ئەو ئەلامی کە دابش بە بەسەر هێزە کوردیەکاندا ئەگەر بەناویاندا بگەڕێ ئەم مفرەدانە زۆر بەقوڵی لە خیتابیاندا دەبینی بەڕێز هەتا لە خیتابی ئەوانەی کە سیاسیشن کاتە گرفتەکە هەیە ڕاست بێگومان ئەمە ئەزانی بێگومان زانی تێکشکاندنی کەسایەتی ئینسانی کردووە لەو باسەکی درێژە و باسێکی دیکەیە بەڵام لەو کاتەوە دەستی پێکرد بە تەواوی کەسایەتی ئینسانی کورد تێکشکێنرا کاتی میدیای بەناو ئاهلی و نازانم سەر بەخۆ و ینی ئەو ناوە عەنتیکانە پەیدا بوو لەوێوە کار لەسەر کەسایەتی ئینسانی کورد کرا کە باوەڕی بە وشە نەمینێ کە باوەڕی بە زانیاری ئەمەش بۆ خۆی تۆمەت بەخشینەوە نیە بەڵێ نا شتە ئاخر شتێک نییە زین شتێک نییە ناوی میدیای ئازاد و سەربەخۆ لە دنیای ئەو دەستەواژانە کۆتاییان هاتیە کاکە لە دنیای میدیا نییە سەربەخۆ بیتن میدیا نییە ئاهلی ئەوانە خەڵک پێکەنینی پێدێ ئەوانە تەنها و ناونیشانەنە هەندێک سیاسی فاشل لێرە بەڕاستی ناونیشانەکانیان زۆر پێ معجیبن دەیانوێ خۆی لە پشت بشارنەوە و لەڕێی ئەو میدیایانە بەتەنێ زمانی جوێندان تەشیرکردن زمانێکی زبر
تێیدا بەکار هاتیە کە دەرەنجامەکەی چییە؟ دەرەنجامەکەی دروستبوونی ئەو هەموو تووڕەیی و گرژیەیە کە ئێستا مەسامە لە مامۆستا بەڕێزە کاک بەرهەم هەستی پێ دەکەین. یەکەم جار دەبی هێمن ببینەوە، یەکەم جار دوورکەوینەوە لە بەکارهێنانی ئەو وشە زبرانە بەرامبەری یەکتر، یان دوورکەوینەوە لە تەخوینکردنی یەکتر و وەڵا ئەو نیشتیمانیە ئەو نانیشتیمانیە، ئەو باشە ئەو خراپە. ینی هەمومان کاک بەرهەم باسی ڕاستیەکان و ئەوانەی کاکە ڕاستی ڕێژەیە ڕاستی ڕاستەقینە حەقیقەت ڕێژەیە بەشێک لە لای تۆ بەشێک لە لای منە سەر دەکێشێ بۆ هێورکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان. پێویستیمان بەوە نییە کە ئەم هۆکارانەش لە پێویستیمان بەوەیە ینی ئێستا کاکەنوەر ئێستا شتی خۆش هەیە، خاڵی گەشتبین و ڕوون هەیە، ینی بۆ زیاتر تەماشەیەوانە نەکەین، قسەیان لەسەر نەکەین. هەموو لایەنەکان لەسەرەوە کۆکن کە پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە. لەسەر وردەکاریەکان ناکۆکن، وردەکاریەکانیش وردەکارینە، یعنی مەبدەعەکە هەمویان لەسەری ڕێککەوتون، دەبی کارا بکرێتەوە، باشترە کارا بکرێتەوە. لە وردەکاریەکانی شتی حیزبیە، بەڕاستی تەشەنوجاتی حیزبی لە پشتەوەیە. ئەمن لێرەوە پێشی هەموو حیزبەکانی دیکە داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکەم کە چەندی دەکرێت نەرمی بنوێنی. ئەگەر تەنازولکردنیش بی تەنازولکردن بکات، یان تەنازول بکە، تەنازول بۆ بزوتنەوەی گۆڕان دەکات، بۆ یەکێتی نیشتیمانی دەکات، بۆ یەکگرتووی ئیسلامی دەکات، بۆ هەر لایەنێک. نەعیبە نەشەرمە، ئەوە گەورەییە، گەورەیی لە پێناو ئایندەی وڵاتەکەت، گەورەی بۆ ڕێزگرتنی خوێنی زیاتر لە ملیۆن شەهید کە لە 100 ساڵی ڕابردوو گەلی هەرێمی کوردستان بەو وڵاتەی بەخشیوە. باشە ئەو کەسانەی بە هەر هۆکارێک سبەی بە نەخێر دەنگ بۆ سەربەخۆیی کوردستان بدەن، چ جوابی خوێنی شەهیدان دەدەنەوە، چ جوابی دایکی شەهیدان دەدەنەوە، چ جوابی ئەو کەسە ئەو گەنجانە دەدەنەوە کە چاویان لەوەیە ئەوانیش وەکو گەنجانی هەموو وڵاتانی دیکە سربەخۆ بن، خاوەن کەسایەتی و خاوەن بڕیار بن، نەک وەکو باب و باپیرانمان وابەستە بن بە میلەتێکی دیکە، میلەتێکی دیکە کە بەتەنیا ئەمەی کوشتیە، وڵاتی وێران کردینە، کەرامەتی مەی بەڕاستی نەهێشتیە، دەستی بۆ شەرەف و ناموسی خەڵکی کوردستان بردیە. ینی ئەوە داوایەکی زۆر سادە و ساکارە، ینی پێویستی وەڵای بەو هەموو تووڕەبوون و تەشەنوج جوانە نییە کاکە. پارتی و گۆڕان لەسەر هەندێک پرسی حیزبی سیاسی ناوخۆی مشکیلەیان هەیە، با سبەینێ نازانم کە وڵات دروست بوو، نازم با بزوتنەوەی گۆڕان چ دەکات بکاتن، با حکوومەت وەرگری، با هەوڵدا زۆرینەی پەرلەمانی بباتەوە، نەک ئێستا بێ ڕێگری لەو دەرفەتە بکاتن کە ئێستا خۆڵقاوە لە 100 جارێک بۆ ئێمە خۆڵقاوە. 100 ساڵ پێش ئێستا خۆڵقا لە نەزانی و لە جەهالەتی خۆمان دۆڕاندمان، با ئەو جارە دووبارەی نەکەینەوە. ترسەکە ئەلێرەدایە کۆی ئەم ئێستایی هەیە بە هەموو ئیجابیات و سلبیاتەکانی وازحە لە بەردەم هاوڵاتیانی هەرێم کە ئۆتۆماتیکی دەچێتە ئەو ئایندەیە کە بەڕێزت پێ دوایە لە دوای چوزان بەنی دەوڵەتی کوردی دروزەبێ. هەز ناکە یان ئیشکالەکە ترسەکە لێرەدایە، ئەم ئێستا لەگەڵمان دێت. بۆیە دەبێت شەڕ لەسەر ئێستا بکەین، چاچیکەین. نازانم نازانم ترس لەوە چییە ئینسان لە بەردەستی جەلادەکەی ئازاد ببی. ترس لەوەی چییە؟ ئەتو کەرامەتی خۆت وەکو ئینسان بۆ بگەڕێتەوە، کەرامەتێک بە تەواوی، سەروەریەک تەبی وەکو ئینسان، وەکو مرۆڤ لە دنیای تەماشا بکرێت، بە ناسنامە نەتەوەیەکەی خۆت، بە ناسنامە نیشتیمانیەکەی خۆت لە دنیای بناسرێەوە. ئەوەی دیکە کە دەتوانی هەموو پێکەوە دەتوانین ئەو ئایندە دروست بکەین. نە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا ساحێبی ئەو پرسەیە، نەبزوتنەوەی گۆڕان، نەیەکێتی، نەیەکگرتو، نە کۆمەڵی ئیسلامی، نە حیزبە تورکمانی و مەسیحیەکان، هەموومان پێکەوە دەبی ساحێبی بین. کاتی باش تەفاسیلەکەی دیکاکە زۆر باشە لەسەر لێک ئەوە بکەن. زۆر باشە، زۆر باشە. کاگە مامۆستا عومەریان دەگوترێ زۆرێک لەوانەیە کە بلانی کەم حەماسەتیان نەبوو بابەتی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و ئایندەی هەرێمی کوردستان، هۆکاری سەرشی ئەمە لە ڕاستیدا هەڵوێستی ئەوانە لە هەمبەر پارتی دیموکراتی کوردستان، تووڕێی ئەوانە
لە بەرامبەری پارتی دموکراتی کوردستان ڕەفزکردنی ڕێفراندۆم یعنی ڕەفزکردنی پارتی و ڕویای پارتی بۆ ئەو ئایندەی کە چاوەڕوان دەکرێت بۆ بەهرێمی کوردستان دروست بکرێت ئەمە جەوهری کێشەکە نییە بەڵێ لە ڕاستیە هەر وایە یعنی ئەو هەڵوێستانی کە ئێستا ئەبینین وەکوتم ئەو دۆخە سیاسی قەیرانەوەی کە لە نێوان پارتە سیاسیەکانە هەیەەوە ململانە سیاسی کە هەبووە و ئەو کۆمەڵە قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەبوو و چارەسەر نەکراوە ئێستا بە هەمان قەیرانەوە تۆ دێتە ناو بابەتێکی ترە و کە بریتێ لە بابەتی ڕیفراندۆم لەبەرەوە ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان وەکو هەڵوێستێکی نیشتیمانیانەی گەورەی خۆی کۆمەڵی هەنگاوی بنایە پێش خۆی پەرلەمانی بخستاتەوە شوێنی خۆی وەکارای بکردایەتەوە و بڕیارەکە لە پەرلەمانەوە دەرچوایە و پێشتر بارودۆخی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانی چاک کردایە و ئەم قەیرانەی کە دروستیان کردووە کار خۆی دروستکراوە بە ئاقارێکی تردا ببرایە و مەسلەی ئابووری کوردستان و نەوتوغازی کوردستان لە خزمەت هاوڵاتیان و خەڵکی کوردستان بووە و خزمەتی بە کێشە نیشتیمانیەکان کردایە و هەنگاوی بنایە ئێستا بۆ مەسەلەی ڕیفراندۆم پێم وانە ئێستا هیچ یەکێک لەلایەنە سیاسەکان و هێزە سیاسەکان گرفتیان هەبووە لەگەڵم بابەتە لەبەرەوە گرفتەکە لەگەڵ خودی بابەتەکە خۆی نییە گرفتەکە لەسەر مەسلەی سەربەخۆیی نییە گرفتەکە لەسەر مەسلەی ڕیفراندۆم نییە گرفتەکە مەسلەی لەسەر هەڵوێستی پارتیە لە ئەو قەیرانانی هەرێمی کوردستان کە هەیەی ئەگەر بێت و ئەم هەڵوێستانی پارتی دیموکراتی کوردستان مامۆستا عومەر ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەفعیل مهتەمە بە ئەنجامدرانی ڕێفراندۆمێک کە دڵی هەموو کوردێک لە هەر چوار پەرچەی کوردستان نەک لە هەرێمی کوردستان خۆش بکە بە نەتیجەیەکی باش بە دەنگێکی زۆر بۆچی ئەم گرفتانە لە هەرێمی کوردستان کۆتایی پێنایانێ لە کاتێکدا دەگوترێت کلیلی بەشیشی زۆری چارەسەریەکە لای ئەوە بڕاستە یان لەمەدا زیێدەڕۆی هەیە زۆرم لە پارتیەکە بەڵێ نا یعنی ئەوەی کە هێزە سیاسەکان و خەڵکی تر گومان لە هەڵوێستەکانی پارتی دروستەکان ئەوەیە یعنی باشە ئەگەر تۆ ئەتەوێ مەسلەیەکی نیشتیمانی گەورەی وەکو مەسلەی ڕیفراندۆ وەکو مەسلەی سەربەخۆی تۆ هەنگاوی بۆ هەڵبگری ئەبێ بە پشتیوانی هەموو هێزە سیاسەکان بێ بە پشتیوانی هەموو خەڵکی کوردستان بێ بەس دەگوترێت هێزە سیاسی کوردەکان ئەتەوێ ئەگەر ئەتەوێ ئەمە سەر بخەی کەواتە ئەبێ ئەو پێداویستیانی کە پێویستێتی لە ئێستا و تۆ جێبەجێ بکەی و پلانێکت هەبێ بۆ ئەمە بەڵام ئەو بێ ئەوەی ئەم قەیرانانە چارەسەر بکە بێ ئەوەی بەدەم گوزەرانی خەڵکەوە بێ لەسەر مەسەلەی چاکردنی پەرلەمانەوە بێ هەنگاوەنێ بۆ شتێکی تر بەڵام لە هەمان کاتە نابێ ئەبێ تۆ دۆخەکە وا لێ بکەی لە هەڵوێست و ململانێکی بچووکە بهێڵیتەوە بەڵام دەگوترێت مامۆستا عومەر ئەم هێزە سیاسیانە دەگوترێت لەسەر ئاستی ڕسمی ئازانین جەریئین لە گوتنی ئەم هەڵوێستانە بە ڕێژکاوانە بە پارتی دیموکراسی کوردستان بەس ئازان لەوەی جار لە دوای جار شەرعێتی پێ بدە بەڵێ ڕاستە ئازانی چی ئەگەر ئەوەی کە ئەم دۆخەی دروست کردووە بەڕای من هەڵوێستی پارتی نییە خۆی لە ڕاستیە پارتی حیزبێکە سیاسەتی خۆی هەیە و ئەجندای سیاسی خۆی مافی خۆی هەرچیەکە بەڵام پارتە سیاسیەکانی تر یعنی ئێستا من یەکێکە بینم وەکو مامۆستا بەرهەم کە دانیشتو ئێستا لە بەرامبەر ئێمە وانە ڕاستە و خۆ لە جیاتی ئەوەی کار بکە لەسەر ئەوەی هێزەکانی دەرەوەی پارتی هەڵوێستێکی نیشتیمانیان هەبێ و لە یەکتر نزیک بن و گفتوگۆ و حیوار لە بینیانە هەبێ و یەکتر تاوانبار نەکەن ئەبینین ڕۆژ بۆ ڕۆژ ئەم هێزانە ململانە سیاسەکانی ناوخۆشیان قوڵەکەنەوە یعنی هەڵوێستێکی یەکگرتوانیان نییە پلانێکیان نییە بۆی لە دەرەوەی پارتی بۆ نمونە ئەم هێزە سیاسیە گەورانی ترکە هەن ئێستا خۆ لە هەرێمی کوردستانە پارتی ئەقەلیەتە پارتی زۆرینە نییە و لە پەرلەمانی کوردستان 36 کورسی هەیە کورسەکانی تر یعنی کاکژۆر بامەتەواوکەم یعنی ئەگەر بێت و ئەم هەستە هەبێ بۆ یەکتر نزیکردنەوەی هێزەکان بۆ یەکگرتنی ئەو هەڵوێستانەی دەرەوەی پارتی لەبەرەوە پارتی بەتەنیا خۆی هێزێک نییە کە بتوانێت خۆی بسەبێنە بەسەر هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەم بۆچوونانە کە زیاتر جیاوازی ئەخاتە نێوان هێزەکانە و یەکتر تاوانبارەکە ئەمە هەمووی بە قازانجی پارتیەوە بە قازانجی ئەم هێزانە نیە کە لە دەرەوەی پارتی وەڵام بەڕاستی ئەمەی مامۆستا عومەر لە شتێکی زۆر ڕاستە بەڵام ئەم هێزە سیاسیانە چیە پاڵی پێوەنان بچن لە دیوەخانەکە دانیشتن و بەرژەوەندی ملت بەرژەوەندی میلەت نییە کاکە من بۆ ڕوو نەکەمەوە جەناب بفەرمووت ریفراندۆمە مەسەلەی ریفراندۆم تۆ ئێستا دێی بەرە ڕوو ریفراندۆم تۆ لەسەر هەڵوێستە نیشتیمانیەکان بمێنەرەوە دەرفەتی بدەین لە کاتی خۆی داقسەی بەڵام چۆ لەناو دەوڵەتی سەربەخۆ بە هەمان ئەجندای خۆتەوە بۆ چاکسازی بڕۆ چاکسازیان زۆر باشە بەڵێ فەرموو جا من ویستم باسی وەکەم جەنابێ باسی لەوە کرد کە وتێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ کاکەوان نییە خۆ ئەم هێزانی چون بۆ دیوەخانەکەی پیرمام و پشتیان کردە پەرلەمان و جارێکی تر کودەتایان بەسەر پەرلەمانە کرد پشتیان کردە یاسا و دواتری ژیانەوانێ ئەڵێن ئەمە وتومانە بە شەرتی کاراکردنەوەی پەرلەمان ئەمە چاواشەکاری خەڵکی کوردستانە چکە تۆ 25 دیاری کردووە ئەمە یەک دوو
من نامي لسر هذا السياسي ئەزانچی وای لە قەڵەمە دەیت تەنها هەڵوێستی ئێوە نیشتیمانی بڕوە گۆڕانە بکەوێتە هێزێکی دابڕاوانەوان هەموو بە ملاحەزە بنە سلای خۆت دواتر ئەگەر کاتم ما ئەگەر وابێ بە کەڵک ناچکە مشتەکانم نووسی وەڵام باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆبوونەوەکەی دیوەخانە بەشداری کردووە وەرە سەیری خوارەوەی کە خۆ کەسی لەگەڵا نییە ئەوانەی کە پیانەوەترێ پرۆپارتیەکان شوێن ئەوانە کە مەساڵحی اقتصادیان لەناو هەولێرە هەیە ئەوانە کە کۆنەقینێکیان لە دڵایە وەژینە خەڵکە دڵسۆزەکەی خوارەوەی هیچی لەگەڵ ریفراندۆمەکان نییە کە بەم شێوەی مەزەلەیەکە ئەکرێت کە ڕاگەیەندراوە ئەمە یەک دوو بەنسبەت یەکگرتووی ئیسلامیەوە یەکگرتووی ئیسلامی کاکە خۆ گۆڕان نەویدە تۆ بڕدابنیشە لەگەڵیا یەکگرتووی ئیسلامی لەبەر معادلەیەکی سیاسی خۆیەتی لەبەر کۆمەڵی خەڵکی یەکگرتووە لە بادینان لەبەر کۆمەڵی پۆستە چێم یاریە سیاسیاکە کەەوە حەقی خۆیەتی کەواتە ئەمە ئاشکرای یاریەکەی یەکگرتوو چییە و یاریەکەی ئەو کۆمەڵی کە مەساڵحی اقتصادیانی و کۆمەڵی قینی ڕابردویان لە دڵایە یەن ئەیانەکە بۆ واقعیا برن ئەمە ڕوون بوو کەواتە ڕێژەی ئەو خەڵکانی کە لەگەڵیانین بەم شێوەیە زۆرە ئەوەی کاکە باسێکا دەی گچکەیە گچکە نییە ئەڵێ ئەو برادری هەولێر ناوکەین بیستەوە کاگاسۆی بەڕێز ئەڵێ بۆ لەگەڵ ئەوەیانین کە ڕزگارمان بێت لە جەلادێک کاکە گیان بەرپرسانی هەرێم کاربەردەستانی هەرێم بۆ جەلاد نین کە سامانی وڵات بەتاڵانەبا بۆ کارێکی جەلادانە نییە بۆ کە تۆ هەتا ئێسا هێزێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان سنووری دێگەڵا بۆ هەڕەشەکانی بەکارێنێ و ئەم کەناڵدا خات و دایە بەزێنە لێەوە بەم نووسەر و بەم ڕۆشنبیر ئەڵێ بڕۆ ئەودی سنووری دێگەڵا ئەمە کارێکی جەلادی نییە ئاسایشی پاراستنی ئاسایشی نەتەوەیە بۆ هەولێر جیا سلێمانی جیایە ئەمە بەگەر هەمومان ڕێ نەکەوتوین لەسەرەوە یەک نیشتیمانمان هەبوو یەک دەوڵەتمانە بێت کەواتە ئەمانە بێجگە لە یاریەکی سیاسی دۆڕاو هیچی تر نییە کاکە گیان من ڕوونکردنەوە بەم یعنی هەستەکەم غەڵەت لە مەسەلەکەیە هەسەر من وتەبێژی بزوتنەوەی گۆڕان نیم گۆڕان وتەبێژی خۆی هەیە بەڵام کاکە بزوتنەوەی گۆڕان لە پێش هەر هەموو هێزەکانی ترەوە لەگەڵ سەربەخۆییە لەگەڵ دروستکردنی دەوڵەتی کوردیە بەڵام بەم شێوە مەزەلەنە بەم شێوە ناکە تۆ گاڵتەزاری ئەم پرۆسەیە مەزەلەیە بەڕاستە کاکە خۆمە ڕوونە تۆ مؤسسەسەیەکی شەرعی هەیە کە خەڵکی هێناوەتە سەر سنووقی دەنگان باشە تۆ بێ ڕێزی پێشەوەی بە پەرلەمان بکەی بە دەنگی خەڵکە کردووە و ڕێز لە دەنگەکەی ناگریت ئەی باشە کە تۆ ڕێز لە دەنگی من ناگریت ئەم هێنی بۆ سەر سنووقی دەنگان و پەرلەمان داخیت و قفڵێکی لێ ئەی ئێستا بۆ ڕامەکەشیتەوە بۆ سەر سنووقی ڕیفراندۆم کەواتە خەڵک تەجربەیەکی هەیە لەگەڵ ئەم هێزە سیاسیە و پێی وایە هێزێکە ئەم یاریە سیاسیە لە مەساڵحی خۆی بەکارهێنێ بۆیە ئەو هێزانی تری کە پیانەوترێ هاو ئاوازەکانی پارتی لە ڕاستیدا بە پەنجەکانی دەزەژمێرن لەناو بەتایبەتی لە ناو یەکێتیە لەسەر ئاستی سەرەوە و دەناخوارەوەی لەگەڵانیە و ئەگەر ڕاستەکەن با بەم دۆخەوە بیانەوێت ئەم پرۆسەیە تێپەڕن خۆ کاکە ڕقمان لەوە نییە دەنگی بەڵە سەرکەوێ سەبای دانین لە 185 هێنا دەنگی بەڵام متحەمیز نیم بۆی دیارە بۆچی متحەمیزنی ئەمە ئازارەکانە وای لێ کردوم ئانی ئازارەکانی ژیانە من وای لێ کردم دەبینیم حکومەتێک هەیە گاڵتە پێکردن ئێوە گاڵتە بم پرۆسەی دەکەن پرۆسەیەکی زۆر گاڵتە جاڕیە ئەسڵەن من بە پێویستی نازانم بەرنامەشی لەسەر پێرێ لە مەودووە بۆ چونکە لە ئەساسدا ریفراندۆمەکە بێمانەیە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی سەربەخۆنیە یەک وڵاتی زلهێز لەگەڵانیە کۆدەنجی نیشتیمانی کە ئەڵە شتێکی گچکەیە کاکە ڕێک کۆدەنجی نیشتیمانی دروست نەکردەوە لە ناوخۆتا ئەوەی پێی دەوترێ ڕەهەندی سیاسی مؤسسەیەکی وەکو پەرلەمان و حکومەتەکە حکومەتێکی فاشیلی هەیە و بە نایاسایی و لە غیابی پەرلەمانە دەستی بردووە بە موچەی فەرمانبەرەکانی و سەرجەم سێکتەرەکانی وڵات پەچی کەوتووە و شێڵگەنەوتەکانی خەڵکە ئەمانە پێت ئەڵێ کە ئەمە ئاسوویەکی ڕوونیە دوای ئەوە شعارێکیان هەڵگرتووە با بمرین لە برسا لە پێناو سەربەخۆییە ئەوە نایانێ لە پێناویدا بمرین باشە ئەی خۆیانە مرن لە برسا ئایا ئەو بەڕێز بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ژیانی وەکو ژیانی منە بێت ژیانی بنەماڵەکەی وەکو ژیانی منە بێت ژیانی سەرۆکی حکومەتەکە وەکو ژیانی منە بێت بۆم مردنی برسێتی بۆ من ئەوەیە بمرم لە برسا بەڵام خۆی کەم نەکات ژیانی کەواتە ئەگەر لە خەمی نیشتیمانایە ئەگەر ئێوێ کۆدەنجی نیشتیمانی لە ناو خەڵکدا دروست بێ دەبواە جارە بە نایاسایی لەسەر کورسیەکەی بێتە خوارەوە بڵێ شوێنێکمان هەیە پەرلەمانی کوردستانە بەڵام جارێک بە چەپڵە ڕێزان بۆی درێژەکرێتەوە قبوڵێتی لە هەما کاتە تەسریح هەیە من پێویستم نەبوو بە زۆر دایان نامەوە باش دواتر تەواوە بێ 2 ساڵەکە واز ناهێنێت و
ئەمە گاڵتەجاڕیە کاتە بۆیە خەڵک ریفراندۆم بە بابەتێکی گاڵتەجاڕی تێگا ئاگەرنا کەس لە مزایدەمان بەسەران نەکات و من خۆم یەکێکم لەوانەی خەوە بینم بەسەر بەخۆی کوردستانەوە و شانازی یەکەم کە دەوڵەتێکی کوردستان قوبڵت نییە نەک لەسەر دەستی پارتی ئەگەر بزوتنەوەی گۆڕانی بەم شێوە مەزە لە بیوێ تێپەڕێنێ بە گەورەی خوا دەنجی پێ نادەم بۆچی لەبەرەوەی ئێمە مادام لە دوای 26 ساڵ حکومڕانی بڕوامان بە دیوەخان هەیە ئەو هێزە سیاسیانە بچن لە سفرۆ زۆر باشە کاگە ئاسۆ دەگوترێ کاتی ئەوە هاتۆ کە پارتی دیموکراتی کوردستان لە حقیقەتێک تێبگا حقیقەتی ئەوەی کە بەهۆی سەرکەشی و گوێنەگرتنی پارتی دیموکراتی کوردستان لە هەر ڕوئیە و هەر مەشروعێکە لە دەرەوەی خۆی بێ وای لەو هێزانە کردووە کە ئەمانیش لە بەرامبەردا وەکو کاردانەوە گوێ نەدەن و گوێ نەگرن لە هەر پرۆژەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەڵگری بێ ڕابراتی بکە با ئەم پرس و با ئەم پرۆژەیەش پرسێکی زۆر نیشتیمانی بێ بەڕاست کاتی ئەوە نەهاتوە کە پارتی دیموکراتی کوردستان ئاش بێتەوە لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئەو باوەڕی منە کە کێشەی لەگەڵ لایەنەکانی هەرێمی کوردستان نییە تا ئەش پێویستی باش بوونەوە هەبێ هەموو هێزەکان بە هێزی نیشتیمانی تەماشا دەکا بۆیشە لەگەڵ هەمویان ڕێکەوتنی هەیە بزوتنەوەی گۆڕان تا ئێستاش ڕێکەوتنی سیاسی لەگە پارتی دیموکراتی کوردستان هەیە و بەو ڕێکەوتنە سیاسیەش یوسف محەممەد بووە سەرۆکی پەرلەمان پاشان پەکەوتنی پەرلەمان کە ئەو بەڕێزە و هەندێک لە برادرانی بزوتنەوەی گۆڕانەوەندە بووی بە حەماسەتن ئەوە بزوتنەوەی گۆڕان بوو پەچی خست ئەوە سەرڕۆیەکانی سەرۆکی پەرلەمان و یانە و کەسانی کە لە پشت سەرۆکی پەرلەمان بوو لە گردەکە ئاراستەیان دەکرد ئەوان پەرلەمان و هەرێمی کوردستانیشیان بەو ڕۆژەگەیان بێگومان ئەو ڕۆژی ئەوەیە هەمومان لە یەکتری تێبگەین ئەوانیش لە پارتی دیموکراتی کوردستان تێبگەن پارتی دیموکراتی کوردستانیش لە گۆڕان و لێگرت و لە کۆمەڵ و بە پێچەوانەشەوە هەموو پێویستیمان بە لە یەکتر تێگەیشتن هەیە پێشی ئەوەی ینی ڕێگە باشترین ڕێگە خۆشکردن بۆ لە یەک تێگەیشتن دوورکەوتنەوەیە لەو زمانە زبرا لەو زمانە ناشیرنە کە بەتەنێ جوێندانە سوکایەتی کردن و بێڕێزیکردنیە کردنە بە بەرامبەر نازەم ینی کەسێک چۆن جورئەت بەوەی دەداتن بە سەرۆکایەتی هەرێم بڵێ دیوەخان فەرقی پیرمام و خانق فەرقی پیر خانەقین و هەولێر و مندەلی و شنگال و دهۆکۆوانە چییە ئەگەر بڕیاری کۆبوونەوە و ریفراندۆمی لێ بدا دەزانی بەتەنێ ترسنۆکەکان خۆیان لە پشتی شتی گچکە دەشارنەوە ئەوانەی کە ناتوانن ڕوبەڕووی بڕیاری چارەن و ساز ببنەوە بەڵام بزوتنەوەی گۆڕان ئەگەر لەگەر دەنگدەرانی خۆی ئەگەر لەگەر دەنگدەرانی خۆی ڕازگۆیە بێزەحمەت نا ئەو حکوومەتە فاشیلەی باسی لێوە دەکەن جورئەتتان هەبی بە تەواوی لی بکشێنەوە هەتا ئێستاش وەزیرەکانتان دەستیان لە کار نەچێشایتەوە تا ئێستاش بەڕێوبەری گشتیتان هەیە ئەوە دەوام دەکاتن ینی ئەگەر ئەوەندە خراپ و بێمستەوایە شەرمە لەناو ئەو حکوومەتە خراپە دەمینێنەوە ئەوەی دیکە ینی خۆشاردنەوە لە پەنای ئەو قسە بنەی وەڵا ژیانی خەڵک و نازانم عەدالەت و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیوانە ئەوانە کۆتاییان هاتکاکە دەستان کەشف بووە خەڵک ئێستا هەموو شتەکان باش دەبینیتن گۆڕان لە پەنای ئەو ناونیشانانە بەتەنێ ململانەی لەگەر حیزبەکانی دیکرد کە بێگومان ئەوان غەڵەتیان کردبوو لیستی خانە نشینە لە تایبەتیەکانی خۆی وەکو ئەوان لێ کرد ینی بزوتنەوەی گۆڕان نازم 6 خانە نشینی سەرۆک وەزیرانی هەیە کە بە هەموو ژیانی خۆیان 2000 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان نەدیتیە یەک دنیا وەزیری خانە نشین و عەقید و مقەدەم و نازام ئەوانەیان هەیە کاکە ئەگەر ڕازگۆنە لەگەر خەڵک بێ زەحمەت یەکەم جار لە خۆتانەوە دەست پێ بکەن ئەگەر لە خۆتانەوە دەست پێ نەکرد کاکە خەڵک پێتان بڕواناکە بۆیە بەو ڕۆژە گەیشتینە کە تووشی گۆشەگیریەکی توندی سیاسی بووینە تووشی بەتەنێ کاردانەوە چونکە
ئەسلەکە جەوهرەکەتان لە کاردانەوە دروست بووە لە تووڕەبوونی بەڕەحمەد بی کاک نوشێروان لە برادەرێکی خۆی لە مامجەلال تووڕە بووە بزوتنەوەی گۆڕانی دروست کرد نە مەسەلەی ئایدۆلۆژیایە نە مەبدەئە نە فکرە نە فەلسەفەیە نە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە و هیچ شتێکی دیکە لە گۆڕێ نییە ئەو ڕۆژەی بەڕەحمەد بی کاک نوشێروان گەیشتە قەناعەت کە نابیتە جێگرەوەی مامجەلال و جێگرەوەی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو بنەماڵەی مامجەلال نایستە دەرێ مووقیفی وەرگرت و جیابەوە ینی هەر ئەوەیە بۆیشە تا ئێستاش ئەو برادرانە لە مووقعی ڕەتفعل قسان دەکەن بۆیشە نە لە خەڵک تێدەگەن نە لە خۆشیان تێدەگەن و سەریان لە خۆیان شێواندیە بەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کە هەڵوێستی هێزەکانی دابش کرد و ئایندەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان چۆن دەبینی بەڵێ ئێمە باسمان کرد عفو ئەگەر یەک جوابی کاکبەر هەمیش بەمەوە یعنی لە ڕاستیە هەڵوێستی باسی یەکگرتووی ئیسلامی کرد یعنی هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی لەوانەیە لە بڵێم ناوە هەڵوێستەکەی گۆڕان نەکەوت پارتی دیموکراتی کوردستانە لەبەر ئەوە پێویستی بەچی هەیە پێویستی بە کۆدەنگی نیشتیمانی هەیە پێویستی بەم هێزیانە متمانە بجێڕنەوە بۆ نێوان خوان و پێویستیان بۆیە هەیە کە جەماوەر پشتیوانیان لە بکە و قەیرانی خەڵکی کوردستان چارەسەر بکە باشە هێشتنەوەی ئەم دۆخەوە ئەم قەیرانانە وەکو خۆی قازانجێکی بۆ هەرێمی کوردستان و بۆ وڵاتیانی کوردستان هەیە لەبەرەوە کاکەرێن باسی ئەوەی کرد باشە بە یەک بۆ نمونە ئێستا بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانەتێکی استراتیژی هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە 25 خاڵ لەگەڵ یان ڕێکەوتووە هەتاکو یەکگرتی فراکسیۆنەکان لەگەڵ یەکێتی باش یەکێتی و پارتیەم ڕۆم هەرێمەیان دابش کردووە لە نێوان خۆیانە بزوتنەوەی گۆڕان ئێستا ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ ئەم هەیە بە یەک گوشە باسی یەکێتی نیشتیمانی نەکرد کە یەکەم پشتیوانی گەوری پارتی دیموکراتی کوردستانە لە مەسەلەی ڕیفراندۆم و لە مەسەلەی هەموو ئەمانەیە وەگەر یەکێتی لەگەڵ نەبێت یەک تۆ سەرکەوتو نابێت لەبەرەوە دێ باسی ئەوواکە یەکگرتوو لە کۆبوونەوەی کا بەشداری کردو بەڵام باسی گۆڕانەکەی خۆی ناکە ڕێکەوتنی 25 خاڵی استراتیژی لەگەڵ یەکێتی سیرکە کەواتە ئێمە لێرە قسەی کۆتایم یعنی لەبەر ئەوە ئێمە پێویستمان بۆیە ئەم هێزانە لە یەکتر نزیک بن و هەڵوێست و دیدی خۆیان هەبێ و ئەگەر بێت و لەم مەسەلە نیشتیمانیانەیە بەشداری کۆبوونەوەکانەکەن لە هەستێکی نیشتیمانیەوەیە لەبەرەوە کاتێک کە ئەچێنە ئەو کۆبوونەوە نەشەوە یەکگرتوو لەوێشە بەرگری لە مافی خەڵک کردووە بەرگری لە پەرلەمان کردووە توێتی ئەگەر بێت و ئەم خاڵانە جێبەجێ نەبن ئەم ریفراندۆمە سەرکەوتوو نابێت باشە تۆ دو قسەی هەست ناکەی ئەگەر ئەم هێزانی کە ڕەفزی ئیستفتا دەکەن ئیستفتاکەی 25 ئەگە بەردەوام من لەسەر ئەم کاریان زۆرتر تووشی گۆشەگیری دێن بەڵێ هیچ هێزێکی سیاسی لە کوردستانە نابینم لەگەڵ سربەخۆیی کوردستانە نەبێت پێشتر ئاماژەمان پێەیە بۆیە گۆشەگیر ئەو کەسەیە کە لە پرۆسەکە خەریکە بە تەنیا دەمێنێت و ئەو هێزانی تر کە لەگەڵیانن بەڕاستی لەگەڵیانە ینی هێز دەبینین لەو جۆرە بۆیە من ئەگەڕەمەوە بۆ ئەو خاڵی کە مادام کۆتایی قسەکانە برادر کاگاسۆ باسی ئەوی کرد کە گۆڕان پەچی پەرلەمانی خست پەچی پرۆسەکەی خست ڕاستەکە گۆڕان هێزێکی میلیشیای هێنایە پردێ ڕێگەی لە سەرۆکی پەرلەمان گروتی نابێت بڕێتەوە بۆ بینەی پەرلەمان ئەوە گۆڕان بوو پارتی نەبوو من بە هەڵەیە چووم و ئەسڵەن پارتی پەچی پەرلەمانی خست بۆ لەبەرەوەی دکتۆر یوسف محەممەد ڕێگەی نەداوەکو خولەکانی پێشووتر بە چەپڵە ڕێزان بەیعەت بدرێتەوە بە سەرۆکیی ناشەرقی کێشەکەی ئێمە ئەوەیە ئەنجا ئەگەر باز لەسەر ئەوە ئەکرێ بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتایە بزوتنەوەی گۆڕان یەک بڕیاری بەدەست نییە بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ئێستا فەرموو بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتانە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە فەرموو تۆ بتوانێت هێزی پێشمەرگەیەک هەتا ئێستا پارتی بێچێتی خاوەنی هێزی خۆیان ئەم هێزی هەفتاوەکەم زۆر بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا هەڵسوڕاوی مەدەنی هەروە زۆر بەڕێز مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم هەروە زۆر بەڕێز کاگە ئاسۆ حازی ڕۆژنامەنووسکە لە هەولێری پایتەختەوە لەگەڵ مامۆی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان نەگەمەوە خواتان لەگەڵ